ئەو گۆرانیە تایبەت بۆ ئەو خۆشەویستانی شارێکی و کەندەق بەیادی یەکێتی نیشتیمانی کوردستان هیوادارم بەدڵی هەولایەکتان بێت بەیادی زۆر بەڕێز و خۆشەویست کاک کۆسەر ڕەسوو عەلەیکم یەکەم جار بوو دەبابە کلاشین کۆپشکانی یەکەم جار بوو دەبابە کلاشین کۆپشکانی پێشمەرگەی ئاوایەیە یەکێتی نیشتیمانی مەسوولی ئاوایەیە مام جەلال تاڵەبانی ئای یەکێتی 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 نیشتیمانی ئای یەکێتی 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 نیشتیمانی ئێمەی خەڵکی کوردستان ئامادەین بۆ قوربانی ئامادەین بۆ قوربانی وسرته تاجي لسرداناوا هاي يجدي 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 الاجتماعي هاي يجدي 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 الاجتماعي كما يخلشي كردستان آمادين بقرباني صلاة لك وسربيا بخواي وبكركاني
هرچیه